سڵاتان لێ ببینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی ناڕەزایەتی خاننشینکراوانی مخابرات لە کوردستان و ئێران، سەردانی بنەماڵەی گیانبەخکردووانی شۆڕشی ژینا بۆ سەر گوڵکوێ ڕۆڵەکانیان، ملیتاریزەکردنی شارەکانی کوردستان لەلایەن کۆماری ئیسلامیەوە، کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شێرکەتی نەوت و گازی پارس جنوبی لە عەسەلویە و کەنگان و بێبەشبوون لە دەرمانی محەممەد بە نازازا لە گرتوخانەکانی ئیطلاعاتی قوم. کۆبوونەوەی ناڕەزایەتی خاننشینکراوانی مخابرات لە کوردستان و ئێران. ڕۆژی دووشەممە 24 خەرمانان خاننشینکراوانی مخابرات لە شارەکانی کرماشان، سنە، مەریوان، خوڕەمئاوا، ئیسفەهان، تەورێز، ئەردەبیل و چەند شاری دیکەی ئێران کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکان بە وتنەوەی دروشم و هەڵکردنی پلاکارد تش بە کەمبوونی حەقدەست و بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕی و خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، سربەخۆبوونی سندوقی خاننشینکراوان و هەروەها وەدی هاتنی بەڵێنەکانی بەرپرسان بوون. بانگهێشتی چالاکێکی مەدەنی خەڵکی شاری سنە. ڕۆژی یەکشەممە 23 خەرمانان سەلاح حاجی میرزایی موعەلم و چالاکی مەدەنی خەڵکی شاری سنە لە دادسەرای ئینقلابی ئەو شارەوە بانگهێشت کرا. ناوبراو پاش سەردانی بۆ دادسەرای ئینقلابی ڕژیم لە شاری سنە کەوتە ژێر لێپرسینەوە و هەڕەشەی ناوەندە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و تەنانەت هەڕەشەی سازکردنی دۆسیە و بەندکرانی درێژە ماوەی لێکراوە. شایانی باسە لە ڕۆژانی ڕابردوودا ڕژیمی کۆماری ئیسلامی لە ترسی دیسان ڕاپەڕینەوەی خەڵک لە کوردستان لە ساڵیادی دەستپێکردنی شۆڕشی ژینا کۆمەڵێکی زۆر لە چالاکان و فەرهەنگیانی بانگهێشت و هەڕەشەیان لێکردوون. خراپی دۆخی بەندکراویکی کورد بەهۆی ئەشکەنجەی هێزەکانی ڕژیمەوە. شێرزاد عەلی ڕەمایی وەرزشوانی خەڵکی شاری سنە کە لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا لەلایەن هێزەکانی ئیدارە ئیطلاعاتەوە دەست بەسەر کرابوو بەهۆی ئەشکەنجەوە دۆخی تەندروستی تێکچووە و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. بەپێی راپۆرتەکان ناوبراو لە نەخۆشخانەی کەوسەری شاری سنەوە لەگەڵ بنەماڵەکەی پەیوەندی گرتووە و ڕایگەیاندووە کە بەهۆی ئەشکەنجەکرانی لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە تووشی خوێنبەربوونی داخڵی بووە و ئێستا لە دۆخێکی خراپی تەندروستیدایە. بەڵام پێش ئەوەی کە بنەماڵەکەی بتوانن چاویان بە ڕۆڵەکەیان بکەوێت دیسان ڕەوانەی گرتوخانەکانی ئیطلاعاتی ڕژیم کراوە. سەردانی بنەماڵەی گیانبەخکردووانی شۆڕشی ژینا بۆ سەر گڵکۆی ڕۆڵەکانیان. ڕۆژی دووشەممە 24 خەرمانان بنەماڵەی گیانبەخکردووانی شۆڕشی ژنجیان ئازادی لە سەروبەندی ساڵیادی دەستپێکردنی ئەو شۆڕشەدا سەردانی گڵکۆی ڕۆڵەکانیان کرد. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون بنەماڵەی گیانبەخکردووانی شۆڕشی ژینا لە شارەکانی کامیاران، سنە و دیواندەرە سەردانی گڵکۆی ڕۆڵە گیانبەخکردووەکانیان کردووە و بەدانانی گوڵی سوول لەسەر گوڵکۆکانیان و هەروەها وتنەوەی دروشم پەیمانیان لەگەڵ هەموو گیانبەخکردووانی ڕێگای ئازادی و بەرابەری نوێ کردەوە. ملیتاریزەکردنی شارەکانی کوردستان لەلایەن کۆماری ئیسلامیەوە. بەپێی هەواڵی گەیشت و ڕژیمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا بەهۆی ترسی لە دیسان دەستپێکردنەوەی ناڕەزایەتیەکان دژ بە دەسەڵات هێزێکی زۆری ڕەوانەی شارە جیاوازەکانی کوردستان کردووە. بەپێی ئەو هەواڵانە ڕژیمی کۆماری ئیسلامی بەمەبەستی ڕێگری لە دیسان دەستپێکردنەوەی ناڕەزایەتیەکان دژ بە حکوومەت کۆمەڵێکی زۆر لە چالاکانی مەدەنی و فەرهەنگیان بانگهێشت و لێپرسینەوەیان لێکردوون. تەنانەت ژمارەیەکی زۆر لە لاوانی دەستبەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کردووە. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون کۆماری ئیسلامی هێزێکی زۆری سەرکوتی ڕەوانەی شارەکانی کوردستان و بە تایبەت شاری سەقز کردووە و خاڵێکی پشکنینی زۆریان داناوە. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شێرکەتی نەوت و گازی پارس جنوبی لە عەسەلویە و کەنگان. ڕۆژی دووشەممە 24 خەرمانان
کۆمەڵێک لە کرێکارانی شاغڵ لە شێرکەتی نەود و گازی پارسی جنوبی لە عەسەلویە، کەنگان و پاڵاوگەکانی دووهەم و دوانزدەهەم دژ بە پێنەدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم و هەڵکردنی پلاکارد دژ بە نەبوونی ئیمەنی شوێنی کار و ئیمکاناتی ڕفاهی ناڕەزایەتیان دەربڕی و خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، گەڕانەوەی ئەو بڕەپارەیە کە وەکو باش لەسەر حەقدەستەکانیان کەم کراوەتەوە، وەرگرتنی هێزی کاری نوێ، دابینکردنی ئەمنیەتی پیشەیی و بیمەی دەرمانی کارامە و هەروەها بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان بوون. ناڕەزایەتی ماڵدزراوانی کوشا خودرۆ لە تاران. ڕۆژی دووشەممە 24 خەرمانان کۆمەڵێک لە ماڵدزراوانی شێرکەتی کوشا خودرۆ لە بەردەم بینای ئەم شێرکەتە لە شاری تاران کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە بۆ ماوەی زیاتر لە 2 ساڵە سەرەڕای پێدانی پارەی ئۆتۆمبیلەکانیان بەو شێرکەتە هێشتا ئۆتۆمبیلەکانیان وەرنەگرتووە و وەڵامیان نادەنەوە. ناڕازیان بە وتنەوەی دروشم و هەڵکردنی پلاکارد خوازیاری بەدواداچوونی ناوەندە قەزاییەکان سەبارەت بە کێشەی ماڵدزراوان و هەروەها سزادانی تاوانباران بوون. دوایین هەواڵمان سەبارەتە بە بێبەشبوون لە دەرمانی محەممەد بەنازادە لە گرتوخانەکانی ئیسلاعاتی قوم. محەممەد بەنازادە ئەمیر خێزی بەندکراوی سیاسی پێشوو سەرەڕای تێپەربوونی 50 ڕۆژ بەسەر ماوەی بەندکرانەکەیدا هێشتا چارەنووسی دیار نییە و لە دۆخێکی خراپی تەندروستیدایە. ئەو بەندکراوە تەمەن 80 ساڵە سەرەڕای تووشبوونی بە جۆرەها نەخۆشی و پێشنیاری پزیشکان بۆ دابینکردنی پێداویستیە دەرمانیەکانی بە ئەنقەس لەلایەن ناوەندە ئەمنیەکانی ڕژیمەوە لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر، پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی و هەروەها دەرمان بێبەش کراوە و مەترسی جددی لەسەر دۆخی تەندروستی هەیە. شایانی باسە ئەو دەست بەسەر کراوە لە کاتی دەست بەسەرکرانیدا لە ڕۆژی ببورن لە ژووری تاکە کەسی گرتوخانەکانی ئیتلاعاتی شاری قۆم لەژێر ئەشکەنجە و لێپرسینەوەی ناوەندە ئەمنیەکان ڕائەگیردرێت. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژی.